بنای خی گەورە میرەبان بە خێراتی کەناڵەکانی ڕاگەان نەکەم سواز بۆ ئامادەیتان بەڕێزان من پارێزەرم ئەوە هەویەکەمە هەوەی پارێزەرێکەمە و ئەندامی سندیکای پارێزەرانی کوردستانم لە هەمان کاتە ئەندامی سندیکای ڕۆژنامەنووسانی کوردستانم ئەوەش پێناسەکەمە من وەکو پارێزەرێک ئەمڕۆ بەجلی کوردیەوە هاتووم وەکو وەڵامێک بۆ هەموو ئەو خەڵکانی کە دژی کورد و کوردستانن هاو نیشتیمانیان من کە ناوم ئەردەڵان فاتی عەبدولکەریمە پیشەم پارێزەر و ڕۆژنامەنووسە و ئەندامی هەردوو سندیکای ڕۆژنامەنووسان و پارێزەرانی کوردستانم دانیشتوی شاری سلێمانیم و چالاکوانێکی بێلایەنی ئەم شارەم و لە چوارچێوەی یاساییدا ممارەسەی کاری ڕێکخراوەی ئەەکەم وە کردومە وەک لای بەڕێستان و هەموو هاونیشتیمانیان ئاشکرایە کە لە ماوەی ڕابردوو ڕیکۆردێکی دەنگی من بڵاو بۆەوە کە کەسێک بە ناوی حکوومەتی تورکیاوە داوای کاری سیخوڕی لە من ئەکات کە بیکەم بەسەر خاک و هاوڵاتیانی هەرێمی کوردستان و عێراقەوە منیش ئەو داوایم وەکو تاکێکی کورد و عێراقی ڕەت کردوێتەوە لە ئێستادا من ژیانم لە مەترسیدایە و پێویستم بە پارێزگاریە لەبەر ئەوەی ئاستی مەترسی هەڕەشەکە زۆر گەورەیە و دەوڵەتێکی وەک تورکیا هەڕەشە لە تاکێکی کوردی عێراقی ئەکات بۆیە بە پێویستی ئەزانم لێرەوە بڵێم لێرەوە سپاسی پشتیوانی و دڵسۆزی و خەمخۆری هەموو هاوڵاتیان و هاونیشتیمانیانەکەم چ لە ناوخۆی هەرێمی کوردستان چ لە دەرەوەی هەرێمی کوردستان و هەروەها سپاس و پێزانینم زۆر هەیە بۆ هەوڵەکانی هێزە ئەمنیەکان کە لە ماوەی ڕابردووە پشتیوانم بوون و بەڵێنیان داوە کە لە داهاتووشا پشتیوان بن دووەم مەبەست لە بڵاوکردنەوەی ئەم ڕیکۆردە بۆ ئەوەیە کە هاونیشتیمانیان وشیار بن لەم جۆرە کارانە و بە هیچ جۆرێک قبوڵی ئەم جۆرە کارانە نەکەن و بە پێی یاسا سیخوڕی تاوانە و ئەچێتە چوارچێوەی خیانەتی نیشتیمانیە و یاسا سزای بۆ دیاری کردووە لەگەڵ ئەوەشدا پێویستە تاکی کورد وشیار بێت و خیانەت قبوڵ نەکات لە خاک و هاوزمانیان و هاونیشتیمانیانی خۆی سێەم داواکارم لە حکوومەتی عێراق و ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەستێوەردانی وڵاتانی دەرەکی و ئیقلیمی لە هەرێمی کوردستان و عێراق قبوڵ نەکەن بۆ ئەم مەبەستە بانگێشتی تورکیا بکرێت دەبەر ئەوەی تاکێکی عێراقی لە سایت دەستوردا لەبەر ئەوەی کە هەموو تاکێکی عێراقی لە سایت دەستوردا مافەکانی پارێزرا و دەبێت حکوومەتی عێراقی سەروەری خاکی عێراق و ئەمنیەتی هاونیشتیمانەکانی بپارێزێت و لێپرسینەوە لە هەر کەسێ بکە کە پێشێلی ئەمە بکات هەروەها پشتیوان بێت بۆ بە سزاگەیاندنی ئەو کەسانی کە لەم تاوانە تێوەگلاون و ئەو سکاڵایانی کە کراون لە بەرامبەر ئەو کەسانەیە تۆمەتباران و تاوانباران بدۆزێتەوە بە سزایان بگەێنێت نەک من کۆمەڵی خەڵکی کەش بەڕاستی هەڕەشیان لێکراوە داوای ئەو کاریان لێکراوە ڕەت کراوەتەوە بۆیە پێویستە دەستگا ئەمنیەکان و حکوومەتی عێراقی تەداخل بکات و هەموو هەوڵێکی لەم جۆرە کۆتایی پێبێنێت و قبوڵی نەکات چوارەم ئەم ئەزموونەی هەرێم بە هەوڵ و قوربانیەکی زۆر هاتووەتە بوون پێویستە هەمومان پارێزگاری لێ بکەین و لێرەوە داوا لەلایەنە سیاسیەکان ئەەکەم ئەوە تا وڵاتان لە بۆ سەدان بۆ هەمومان وەرن بە هەموو پێکەوە لە پێناو خاک و نیشتیمان و ئایندەی نەوەکانمان واز لە ململانەی سیاسی و حیزبی و کەسی بێنین دەست بخەینە ناو دەستی یەک و دژ بە هەر تەحەدیات یەک بۆچینەوە کە مەترسی بێت بۆ سەر خاک و تاکی کورد و تاکی عێراقی بۆیە لێرەوە ڕوو دەکەمە هاوڵاتیان و سندیکای پارێزەران و ڕۆژنامەنووسان و حکوومەتی عێراق و ئەنجومەنی نوێنەرانی عێراق و سەرۆکایەتیەکانی کۆمار و سەرۆکایەتی هەرێم و حکوومەتی عێراق و حکوومەتی هەرێم سەرجەم لایەنە سیاسیەکان و هێزە ئەمنیەکان و ڕێکخراوەکانی نێودەوڵەتی یۆنامی و ئێن و دەستەی مافی مرۆڤ و سیپیتی و هەموو ئەو ڕێکخراوانی کە لە هەرێمی کوردستان و عێراقی شەکەن و هەموو نوێنەرایەتی وڵاتان ئەمریکا و کەنەدا و بەریتانیا و فەڕەنسا و ئەڵمانیا و سوید و ئیتالیا و سەرجەم نوێنەرایەتی وڵاتەکانی تر لە ڕێی کەناڵەکانی تایبەتی خۆیانەوە کار بکەن بۆ پاراستنی ژیانی من چونکە ئێستا من ژیانم لە مەترسیدا و جگە لەو تەلەفۆنی بۆم کراوە لە چەند ڕێگایەکی ترەوە هەوڵی تیرۆرکردنی من درا و تەنانەت هاتوون بە سەربانی ماڵەکەمان چەند جارێک لە کامێرەکان دەرکەوتون و من سکاڵام تۆمار کردووەوە لە ناو بازار متابعیان کردوم و دوام کەوتون لەگەڵ ئەوەشدا ئێمە بە هەموو لایەکی ڕاگەێنین ئێمە کارێکی نایاساییمان نەکردووە و سازش ناکەین و داوام لە هەموو خەڵکو و هاونیشتیمانیان هەیە ئەو خەڵکانی کە پەیوەندیان پێواکرێ من تەنها بۆ خۆ بە بەتەڵکردن و بە پاڵەوانکردن ڕاستێکی ئەم کارم نەکردووە من تەنها ویستومە پەیامێک بدەم بە وڵاتان بە هەموو ئەو خەڵکانی کە ئایانی خەڵک لە هەرمی کوردستان ببن بەسی خۆر کە خەڵکێک هەیە بە کەرامەتەوە بژی بە عیزەتەوە بژی و خەڵکی هەرمی کوردستان ئەبێ زیاتر زۆر لەوە زیاتر وشیار بن کە
کەمل نەدەن بۆ پارە و بۆ کۆمەڵێشت ئیمتیازات لە بەرامبەرە خاک و سیخوڕی بکەن بۆ سیخوڕی بکەن بەسەر هاوڵاتیان و هاونیشتیمانیەکانی خۆی و بەسەر خاک و نیشتیمانی خۆیانەوە و خەڵکی ئێمە ئێستا خەڵکێکی زۆرمان هەیە بەڕاستی بە کەرامەتەوە ئاژی و خەڵکێکی زۆر ئەم کاری ڕەت کردوێتەوە بەڵام خەڵکێکی زۆریش هەیە بەڕاستی کە ئەم خەڵکێکی ژێ ئەم کاری قوبڵ کردووە و من لێرەوە ئەڵێم ئێمە معلوماتی تەوامان هەیە لەسەر ئەو کەسانی کە تێوە گلاون لەم کارەوە و دەستگا ئەمنیەکان ئاگاداری ئەم دۆخن و ئێمە بەڕاستی من وەکو شخصی خۆم ئەگەر ئەم کەسە بش دۆزرێتەوە لێ بورم بە وەکو شخصی خۆم ئەڵێم بەڵام ئەم ئافرەتە و ئەم کەسانە وەکو قوربانی ئەبینم وەکو قوربانی ئەبینم بەڵام ئەوە پێویستە حکومەتی هەرێم و حکومەتی عێراق کە ئەم تەداخلات و دەستێوەردانی وڵاتانی دەرەکی قوبڵ نەکەن و ڕەتی بکەنەوە بەڕێزان من لێرەوە داوا لە بەڕێز کەناڵەکانی ڕاگەیان نەکەم تکایە لە ڕێی خۆتانەوە هەوڵ بدەن نوێنەرایەتی حکومەتی تورکیا و لایەنە پەیوەندیدارەکان لە حکومەتی تورکیا وەربگرن و قسەیان لەگەڵا بکەن لێدوانیان لێوەرگن لەبارەی ئەم دۆخەوە بزانین ڕای ئەوان چییە و بەڕاستی ئەمە لەبەرەوەی کە بەنای ئەوانەوە ئەم کارە کراوە ئێمە وەکو خۆم نەترساوم نەسازشش لەسەر مەبادی و قەنەعەتی خۆماکەم و نەخۆشم ئەفرۆشم و داوا لە هەموو خەڵکیشەکەم کە بیر لەوە نەکەنەوە خۆیان بە هیچ کەسێک بفرۆشن و ئەم وڵات و نیشتیمانە کە نیشتیمانی خۆمانە خۆشمان ئەوێ و ئێمە بە چاو بە ڕوح وڵات و نیشتیمانی خۆمانە پارێزین و سازش بۆ هیچ و دوژمنێک ناکەین و ئێمە داوا لە هەموو هاو نیشتیمانیانەکەم لە کوردستان و دەرەوەی کوردستان وەکو پشتیوان بوون لە داهاتووشا پشتیوانمان بن و ئێمە بەڕاستی من لێرە ئاڵێم کە خەڵکی هەرێمی کوردستان خەڵکێک هەیە کە داوای لێکراوە بەڕاستی بێدەنگی کردووە یعنی بەڕاستی تا ڕادەیەک قوبڵیان نەکردووە و خەڵکێکی شێن کەمینەیەکی بچووک بچووکن کە ئەمەیان قوبڵ کردووە بەڵام زۆربەی خەڵک ئەمەیان قوبڵ نەکردووە من وەکو خۆم ئێستا کە ڕۆژانە بەڕاستی بەرکەوتم لەگەڵ خەڵکە هەبوو پێشتر ئێستا خەڵک لێم ڕاکە خەڵک لێم مەترسێ خەڵک لێم دوورەکەوێتەوە و بەڕاستی کە ژیانم کەوتۆتە مەترسیەوە نەگی خۆمی ئەو خەڵکانی کە لە چواردوور کە سوکاریشم بەڕاستی بۆیە جارێکی تر ڕووی دەمەکەمە هەموو ئەو خەڵکانی کە باس کرد ناومێنان کە ژیانی من لە مەترسیا و هەڵی پاراستنی ژیانی من بدەن بەڵام لەگەڵ ئەوەشە ئەگەر بشمان کوژن و ئەگەر ئێستا بزانم 5 دقیقە ئەمرم ئەم کوژن من نەسازشەکەم و نەتەنەزولەکەم و نەتەسلیمیشیانە بم کەی پەیوەندی تەلەفۆنی بەتەوە کراوە و کێ و کەسی پەیوەندی پێوە کردووە تا هەڕەشت لێ بکرێت من لە ماوەی ڕابردووە وەکو چالاکوانێک لە چوارچێوەیەکی یاساییە لە کۆمەڵێک کاری ڕێکخراوەی هەبووینە ئەمان وا ئەزان کە ئێمە معلوماتمان هەیە لەسەر کۆمەڵێک خەڵک بەڵام ئێمە هیچ معلوماتێکمان لەبارەی و خەڵکانەوە نییە و من کەسێکی بێنایم و هیچ پەیوەندێکی سیاسی و باگراوندێکی سیاسی بە هیچ حزبێکی سیاسیەوە نییە و بەڕاستی ئەوەی کە کردشمان لە چوارچێوەیەکی یاساییە بووە وەکو خەمخۆریمان بووە بۆ خاک و نیشتیمانەکەی خۆمان و بۆ هاو نیشتیمانانی خۆمان کاگەردەڵام باس لەوە کرد کە چەند جارێک هەوڵێکی وەرکردن دراوە ئەو شتانە چۆن هەوڵێکی وەرکردنی تۆدراوە چەند جار هەوڵێکی وەرکردنی تۆدراوە زایدەن هۆکارەکە چی بووە یعنی ئەوان کە داوای زانیاریان لێ کردووی داوای چ زانیارییان لە تۆ کردووە ئەوان بەڕاستی وا ئەزان کە من لەبارەی کۆمەڵی خەڵکەوە معلوماتم لایە و شتەزانم بەڵام من هیچ شتێک لەبارەی وان نازانم و من علاق خەڵکانێکن و بە ئاشکرا دیار لە وڵاتەیە بەڵام ئەمانە خەڵکانێکن ئەوان شار کورد و هاونیشتیمانی و هاوزمانی خۆمانن من وەکو تەنزیمی و ڕێخستن سەر بە هیچ گروپ و ئایدیایەکی سیاسی نیم من تەنها ئەو کاری کردمە لە چوارچێوەی کارێکی یاسایی یا بووە لە چوارچێوەی خەمخۆری یا بووە بۆ خاک و نیشتیمان و هاوزمانەکانی خۆم و من هیچ کارێکی نایاساییم نەکردووە و لە داهاتووشە هیچ کارێکی نایاسایی ناکەم و من متمانم بە دام و دەستگا ئەمنیەکانی خۆمان هەیە و متمانم بە دامەزراوە نیشتیمانی و ئەمنیەکانی کوردستان و عێراقیش هەیە ئەزانم کە تاوانبارانە دۆزنەوە و لە ئەوڵی ڕۆژەوە لەگەڵما بوون و پشتیوانم بوون و هەموو خەڵک و هاونیشتیمانیان لە کوردستان و جالی کوردی لە دەرەوەی کوردستانیش بە هەمان شێوە لەگەڵما بوون و کۆمەڵێک دەمەزراوەی تر بۆن لە دەرەوەی هەرێمی کوردستان پەیوەندیان پێوەکردین بۆ UN و یونامی و کۆمەڵێک کنسڵگەریەوانە کە لەگەڵمانە متعاتفن و ئێمە بەردەوامین و لەسەر سکاڵاشمان کردووە سکاڵات تۆمارمان کردووە و چاوەڕێی دەرەنجامی یەکەین و بە دڵنیایەوە لە داهاتووشە هێزە ئەمنیەکان ڕاگەندرا و بڵاوکراوی خۆیان نەبێ و لەبارەی ئەم کەیسەوە